ئامادەکاریەکان بۆ بەستنی چوارەمین کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بەرەو کۆتایی دەڕوات. ئەندامانی کۆنگرەش لە سنووری مەڵبەندی پێنجی ڕانیە بەگەشتبینیەوە لا کۆنگرەی چوارەم دەڕوان و ئومێدەوارن کۆنگرە کۆمەڵ زیاتر بەرەو پێشەوە ببات. کۆنگرەیەکە لە وێستگەکانی کاری سیاسی هەر حیزب و ڕێکخراوێک کە بۆ بەخۆداچوونەوەی 4 ساڵی ڕابردوو کارەکانی 4 ساڵی ڕابردوو و دانانی پلان و بەرنمەیە بۆ 4 ساڵی داهاتوو کە ئەو حیزبە بە ئاراستەیەک دەڕواوە شێوازێک کارکردنی بۆ خۆی دیاری دەکات و هێڵ استراتیژەکانی کارەکەی دەستنیشان دەکات. بۆیە کۆنگرە گرینگە، بۆیە ئەندامانی کۆنگرێش زۆر بەگەشتبینیەوە دەڕوانە ئەم کارە چونکە کارێکی گرنگە هەم بۆ خۆداچوونەوە هەم بۆ دانانی پلان و بەرنامە بۆ داهاتووی کۆمەڵی ئیسلام. ئەوانەی کە بەشدار دەبن لە کۆنگرە ئەندامی کۆنگرە بە گەشتبینی بە ئومێدەوە سەیری ئەم کۆنگرەیان دەکەن بۆ ئەوەی گۆڕانکاریی دیکەی پێویست لە پەیڕەوی نێوخۆ و لە فەزای سیاسی حیزبەکەدا پیادە بکرێت و بە ئەجندایەکی دیکەوە بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان تاوتوێ بکرێت و تیشکی بخرێتە سەر و کۆمەڵی ئیسلامی لە ئاستی داخوازەکانی کۆمەلگای کوردەواری و چین و توێژەکانی دابێت. لە ساڵانی ڕابردوودا کۆمەڵ بە هەڵوێستا نەگۆڕەکانی جێگای متمانەی زۆرینەی هاوڵاتیان بووە و لەگەڵ دەنگی شەقام و جێبەجێکردنی داواکاریەکانی هاوڵاتیان بووە. ئەندامانی کۆنگرە دەڵێن بە شانازیەوە کەسانی شیاو دەنێرنە خولی ئایندەی سەرکردایەتی حیزبەکەیان. ئومێدەوارین کە لە کۆنگرەی چواریشدا بە هەمان شێوە ئەندامانی کۆنگرە کۆمەڵە کەسی باشی کاریگەر بۆ ساحەی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بۆ ئایندەی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بە تاکید ئەم کارێکە کۆمەڵی ئیسلامی دەکات کارێکی ئۆپۆزیسیۆنیە، کاری ئۆپۆزیسیۆنیش لە کوردستاندا پێویستی بە خەڵکانێکی بەتوانە و شارەزا و لێهاتوو هەیە و قایم و خۆراگەر هەیە بۆی کە بەرگەی ئەو کارانە بگرن کە دێتە بەدەم کۆمەڵی ئیسلامی و چۆن لە ڕابردوو لە جێی خواست و داخوازی و دڵخۆشی خەڵکی کوردستاندا بووە ئەو خوشکبرانەی کە تازەش دەستنە سەرکرداتی کۆمەڵی ئیسلامیەوە ئینشاڵڵا ئەو ئومێدە زیاتر بکەن. ئەم جارەیان کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی جیاواز دەبێت لە کۆنگرەکانی ڕابردوو. ئومێدم بە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی هەیە کە گۆڕانکاری دروست بێت و نوێبوونەوەیەک بێ بۆ حیزب. پشت بەخوای گەورە بەو شێوەیەش دەڕوانمە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی هەژدەی ئەم مانگەی بۆ بەستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی دیاری کردووە کەوا بڕیارە لە شاری سلێمانی بەڕێو بچێ. ئەندامان و لایەنگرانی کۆمەڵ هیواخوازن کۆنگرە بەسەرکەوتووی و گۆڕانکاری جەوهەری بەڕێو بچێت و گۆڕانکاریەکان لە ئاستی داواکاری ئەندامانی کۆمەڵ دابن. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.